گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. خۆشەویستانی مروارەکانی غوربەت سڵاو لە بەرنامەیەکی نوێدا پێکەگرینەوە. دیسانەوە بەرنامەیەمان تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بڕگەکانی کەمێک لەم وەرزەیە جیاوازی تێدایە گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئومێد دەکەین بینەرمان بن تا کۆتایی. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. بەرنامەیەمان تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان کێ نووسەری پیسکەی تەڕپیرە. بە قوربان تۆ ناتوانێ شتانە لە من بکێشیتە. منیش ناتوانم پێ بڵێمەوە لە نووسینی مامۆستا دڵشادە کێ دەرهێنانی بۆ کردووە. پارێزەرێک دەکەوێت و شایلۆکەڵێڵێ بۆ تێ و پارچە گۆشتە بە بڕی تابعی پرسیارەکەم گۆڕم چکەلۆچێ من زەرمەند هەم دڵخۆش بێ هەم لە هەمان کاتا خەمباریش بێ. بەڵام ئەترسم زوڵمت لێ بکەم مامۆستایان بزانم باش ئێوەش هیچمان نەوتوە بزانم تا چەند بیستە کێ و توێتی چکۆلەی بە سلۆمۆشن بۆ نمونە دایکێک لەگەڵ مناڵێکە ئەپەڕێتەوە لە جادێک ئەو سەرۆکە جیهانی کێ بووە کە لە ئیمتیحانە ترسا بە تایبەت لەو سۆڵۆیە بەڕاستی هەستمە کرد خەڵک قاعەکە هەمووی کشومات. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. غەریبی غوربەتی کردم باوتان سەراپا سەرزەمینی لێکرد مەزیندان لەبێژە حاجی قادری کۆیی بە موشانە وەسفی غەریبی و غوربەت بوونەکە گەلێکی تر لە ئەدیب بوو لە نووسەرانی کورد لە هونەرمەندان ئەوانی کە ڕێیان کەوتۆتە تاراوگەیان بە دەستێکی و کورسی سەنگین بەسەر سنگیانەوە لە قەڵەم ماوە. بەڵام لە نێوەندی هەموو ئەوانەیە هێشتا لە غوربەت هەندێک مرواری بەدرەوشە هەن کاتوانن لەو سەری تونێلەکە دروستکایی ئومێدێک ببینن کە لێەوە جارێککە ژیان دەست پێ بکەنەوە. ژیان لە ناو تاراوگە هاوکات پەیوەندیکردنیان لەگەڵ دنیای کوردی لە ڕێی هونەر و ئەدەبیات و هەر چالاکێکی تریملۆییەوە کاتوانێن جۆرێک لە زیندوێتیان پێ بەخشێ. بینەرانی عزیزی بەرنامی مروارەکانی غوربەت ئەمڕۆ ئێمە میوانداریەکەین لەلایەن خاتوونی هونەرمەند ئەمەل ساید کوردە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە بەرنامە سەنگینەکەی. هیوادارم جێگای سەرنجیان بەلایەکتان بێت. زۆر سپاس مامۆستاگیان بۆ وتە بە نرخەکانە گەورەتان کردین. سپاس بۆ بانهێشتەکە کە قبوڵتان کرد. گەورەتان کردم یاخوا بەخێر بێن سەر و سەرچاو. دووبارە بەخێر بێن سارەخان دکتۆر دڵشاد مستەفامان لەگەڵایە دوو دەنکە مرواری جوان لە غوربەتە. بەڵام هەنێ جار مامۆستا دڵشاد ئەچێتەوە نیشتیمان و دێتەوە ناو غەریبی. با لە زاری بەڕێزیانەوە ئەم دوو کەسایەتیە ئەم دوو دەنکە مرواری جوانی غوربەت بناسین. ئەگەر بکرێت کەمێک مامۆستا دڵشاد سارەخان بەڕێستان کورتەیەک لە کار و چالێکەکانی خۆتان لە ژیانی خۆتان چیتان پێخۆشە بە بینەران و بیسەرانی بەرنامەکەمان زیاتر ئاشنا بن بە بەڕێستان. پێگومان منەتان ناسم بەڵام پێمان خۆشە لە زاری بەڕێستانەوە خۆتان زیاتر ئاشنامان کەن. فەرمووی. ناوم سارە محەممەد عەبدولسەلامە لە سلێمانی لەدایک بووم. سەرەتایی کاری هونەرەکانم لە باخچەی ساوایانەوە دەستی پێ کرد ئەو کاتێکا زۆر منداڵ بووم. خولیا هونەر تیاما هەر ئارەزوی هونەر هەر هێدیەتی تیاما گەورە ئەبوو. سەرەتای هەرزەکاریم و وەبزانم ئامادەیم هەبوو لە زۆربەی کارەوە بۆ نە هونەریەکانە. لە ساڵی ئەو لە ساڵی 92-93 چوومە کۆلیجی هونەرە جوانەکان ئەکادیمیای هونەر جوانەکان لە جامیای بەغا بۆ خوێندنی شانۆ. لەوێ تەمان کۆمەڵێ کاری هونەریم کرد ئەو کاتی کە لە بەغا تەلەبە بووم. پاش تەواوکردن کە بووم بە مامۆستا لە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شانۆ. لەو کاتەیە هەنێ چالاکی هونەریم کرد ئیشی هونەریم کرد لەوانە مەڵی بوو کە شوشەی نووسەری گەورە ئاپسەن
لەگەڵ خوێندکارانی بیرمان ئەو کاتە قۆناغی سێی دەرهێنان بوو. بەشداریم کرد لە فستیڤاڵی شانۆیی مناڵان لە ئیش بە ئیشێک بەناوی مەملەکەتی کێروێشکەکان. پاشان یاریدەدەری دەرهێنەر بووم لە ئیشێکی تر بەناوی دۆسوودەکانی شۆڕش کە دەق و دەرهێنانی دکتۆر دڵشاد مستەفا بوو. بەشداریم کرد لە میهرەجانی فەجر لە تەهران بە ئیشێک هەر هەمان دەقەکەی دڵشاد مستەفا بوو و بنواندن بەشداریم کرد لەوەیە مەملەکەتی ئەفیون بەناوی مەملەکەتی ئەفیونەوە. پاشان لە ساڵی 2007 بۆ 2008 هاتم بۆ بەریتانیا بۆ خوێندنی ماستەر لە بواری سینەمایە فیلمسازیە. پێش هاتنم ئیشێکی فیلمێکی کورتم کرد بە ناوی وانە. ئەو فیلمە بیرۆکەی فیلمەکە هی دەرهێنەری گەورەی بەناوبانی کورد بەهمەنی قوبادی بوو. پاشان کە وەکو ئۆتۆڕۆحەی نەکەم ماستەرەکەم فیلمێکم کرد بە ناوی پارادایس فلوت شمشەڵی بەهەشت. ئەتەکەی سەدام حەملەیان کرد بۆ دیەکەمان گشتمانیان گرت. من لە بانزیلی عەسکەری بووم لەگەڵ ماڵ و مناڵم. لە ڕێگە من کەوتمە خوارەوە. پاشان لە 2010 دوایەوەی کە گەڕامەوە بۆ سلێمانی ئیشێکی دۆکیمنتارم کرد، دۆکیمنتری لەسەر شاری سلێمانی و ئاستی پەروەردە و ڕۆشنبیری لە کۆن و لە بڵێن لە ئێستاە. ئەمە کاری هۆنەرەکانە بوو و ئێستاش لە ڕاستیا سەرقاڵی دیپلۆمایەکەم لە بواری مەیکەپ ئەکادمی. هیوادارم بتوانم لەم بوارەشان خزمەت بگەێنم و بەردەوامیەک بکەم. مامۆستاگیان فەرموو. جانەکەم من ناوم دڵشاد مستەفایە لە سلێمانی لەدایک بووم. ساڵی 1986 یەکەم جار بەشداری کاری هونەریم کردووە بە ئامادەکردنی دەقێکی شانۆیی کە لە شانۆیکی دۆری ماتەوە گیرا بوو. دواتر کۆمەڵە کاری هونەریم کردووە هەر لە کۆتایی هەشتاکانە تاوەکو ساڵی 88 چوومەتە ئەکادیمیای هونەرە جوانەکانی بەها. ساڵی 92 کۆتاییم بە خوێندنی بەکەلۆریۆس دە بواری شانۆیان هێناوە. هەر لە 92 تێکەڵاوی کاری ڕاگەیاندن بووم سەرەتا لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان، دوایی لە تەلەڤیزۆنی خاک و کورتساتیش بەردەوامیم بە کاری ڕاگەیاندنداوە تاکو ساڵی 2006 و 2007. 2009 لە زانکۆی وێلز لە بریتانیا ماستەرم لە بواری فیلمسازی وەرگرتووە. لە ساڵی 2015 دکتۆرام لە بواری فیلمسازی لە زانکۆی سالفۆرد هەر لە بریتانیا وەرگرتووە. 2016 لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیە بەشی فیلمسازیمان لە زانکۆی سلێمانی دامەزراندووە. 4 ساڵ لەوێ سەرۆکی بەشی فیلمسازی بوو و ئێستا هەر مامۆستام لەو بەشە. لە ڕاستیا سەربوردەی گێڕانەوەی کاری هونەری ئەوانە زۆر ئەخایانێت بۆیە من هەر ئەوها بە کورتی باسیەکەم. تا ئێستا 4 کتێبی چاپکراوم هەیە و بەنیازیشم هەر بەردەوامم لەم بوارەیە. 30 دەقی شانۆی نووسیوە و 26یان نمایش کراون و کۆمەڵێکی زۆر بەرهەمی تری هونەری هەیە. لە ڕاستی هەرسەرکەوتی بووی مامۆستاگیان بەڕاستی ئێوە شانازی کوردن هەر بژین. هیوادارین هەموو دەنکە مروارەکانی غوربەت بە ئاوات و ئامانجی خۆیان بگەن و بتوانن هەموو یەکێک لێرە نمونەی کوردێکی جوان و چالاک بێت لە غەریبیە. با پرسیارەکانمان دەست پێ بکەین. بێگومان هەنێ پرسیارەکەم شمولی هەردووکتانەکات لەبەرەوە کە من پرسیارەکەکەم ئەتوانم پرسم سارا خاندیان سەرەتای دەرکەوتنت بۆ یەکەمین جار بۆ کێ گەڕێتەوە؟ زۆر کۆن یعنی ئەو کاتێک کە زۆر مڵاو بووم بڵێن هێشتا لە ڕۆزە بووم لە بسەد ناوەکانی هەنم بیر نییە ئەبێ داوای لەبەر نەکەم تەوان بەس ئۆپەرێت و وەکو کەروێش لانە و لانە و ئەو کاتە لە ڕۆزەی دڵسۆزی بووم ئەیان بردین بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بۆ تەسویری هەنێ ئۆپەرێت و
شانۆگەری و ئەم شتانە لە زۆر لەوانەیە بەشداریم کردووە. تەنانەت بیرمە لێکێک لەوانە مامۆستای بەڕێز کە سڵاوم هەیە بۆی زبەدی ئادارتاش یەکێک بوو لەوانەی کە تەمرینی فی ئەکردین لەگەڵ مامۆستا فرانسیس داود بەڵێ لەو کاتەوە من ئیتر دەرکەوتم و دیارە لە مناڵێەوە حەزم لە ئیشی هونەری و شانۆ و ئەمانە بوو. اینجا ئیتر دوای ئەوە بەڕاستی بەردەوام من ئامادەیم هەبوو لە هەموو کارە شانۆیەکانە لە فستیڤاڵە شانۆیەکانە ئامادەیم هەبوو. زۆر هەلم بۆ هەڵکەوت، فرسەتم زۆر بۆ هەڵکەوت کە ئیش بکەم، بەڵام لەبەر هەنێ ڕێگری کۆمەڵایەتی نەمتوانی ئەمە بکەم. سەرەتای دەرکەوتنم ساڵی 1966 بوو بە ئامادەکردن و هەروەها نواندنیش لە نمایشی شانۆی سەردانی خانمە پیرەکەی نووسەری گەورە دۆرین مات، ئەو کاتە هاوڕێکمان بەناوی کاک محەممەد کەریم دەرێنانی بەو نمایشە شانۆیە کرد. سەرەتای دەرکەوتن و دەستپێکردنی من بەکاری هونەری لێەوە کابێ ئەتوانین بڵێن یەکەم کارتان وەکو بڵێن سۆلۆ دەرکەوتن لەسەر شانۆ بۆ نمونە کاڵم سۆلۆ مەبەستم لە مۆنۆدرامانیە کە تاکە کەس لەسەر شانۆیە کە یەکەمین کار کە پێی دەرکەوت کە دڵشاد مستەفایی پێناسرا. بەڵێ ئەو بەرهەمە بوو لە ڕاستیە ساڵی 1966 ئەو کاتە تەمەنم 50 ساڵ بوو لە ڕاستیانی هێشتا هەرزەکارێک بووم و بەڵام لەبەرەوەی کە جۆرێک لە خولیای نووسین و ئەدەبیات و ئەو شتانم هەبوو بۆیە سەرەتایەکی باش بوو بۆ دەرکەوتن و تێکەڵاوبوون بە هەندێک گروپی تری هونەری لە ڕاستیە. لەو سەرەتایەوە من هەندێک لەو هاوڕێ هونەرمەندانەمە مناسی و لەگەڵ ئەوان بەردەوامین بەکاری هونەری یاغڵێ. سارا ناتوانین بەپێی ئەو بڕوانامانەی بەڕێستان کە هەتانە دیبلۆمە بەکەلۆریۆسە ماستەرە هەر یەکی لە شتێکایە باشە چی وای لێکردی بمێنیتەوە لەگەڵ هونەرابی یعنی چی سەرنجی ڕاکێشای واد لێبێت بیبی بە مامۆستای نواندن بڵێن مامۆستای تەمسیل لە پەیمانگای هونەرە جوانەکانە؟ بەڵێ لە ڕاستیاکو باسم کرد لەبەرەوەی لە مناڵیەوە زۆر بەشداری و چالاکیم هەبوو دەرئەکەوتم ئەوە ئیتر حەزێک وتیامە هەر هەبوو هەر دروست بوو بەڵام نەچوومە پەیمانگای هونەرە جوانەکان لەبەرەوەی کە ویستم ینی لە 6ەوە ڕۆشتم بۆ بڵێن کولیە فنون جەمیلە. مشکلەکە لەوەی بوو کە هەنێ ڕێگری کۆمەڵایەتی هەبوو بەڕاستی باوکم خۆ ئەفریقا حەزی ناکرد ینی حەزی ناکرد من بچمە مەجای بواری هونەرەوە و حەزی بەوە نەبوو حەزی بەوە بوو بچمە بواری خوێندنی بوارەکانی تر مەسەلەن هەموو دایک و باوکەکان حەزەکە مناڵەکانیان بێت بە دکتۆر بیان مهندس بێ بالضبط. ئەوەش بوو طبعا براکەم زۆر پشتگیری کردم لە کولی قانون وەرگیرام کە لە 6 دەرچووم ئەو حەزەم ئاشکرا کرد کە من ئەمەیە بچمە ئەکادیمیای هونەرە جوانەکان بەشی شانۆ. باوکم ڕازی نەبوو بەس براکەم زۆر پشتگیری کردم یعنی بەڕاستی ئەگەر ئەو نەبوایە سەختە بوو و لەبەرەوەی من باوکم زۆر خۆشەویست طبعا لەگەڵەوەی کە من لە خێزانێکی زۆر کراوەوە هاتووم ینی بەڕاستی ئەوە نەبێ بڵێن خێزانێکی بڵێن ناڕۆشنبیر بن یان هین بن بەڵام ئیتر ئەوە ڕاوبۆچوونی باوکم بوو منیش زۆرم خۆشەویست حەزم نەئەکرد زۆر ینی چۆنەڵێیت یاخیبوونی خۆم دەرببڕم بەس ئەوە بوو لە 6 توانیم ئەو حەزیە کرد من قانون بخوێنم و لە جامعەی بەغا بیرمە کولی ڕافیدێن وەرگیرام بەڵام من هونەرم هەڵبژات ئیتر ئەوە بوو چوومە کولی فنون جەمیلە بەشی شانۆ و بەسەرکەوتوویەتی تەواو کرد طبعا. لە غوربەتیشا ماستەرەکەت لەسەر سینەما بەڵێ پاشان کە هاتم بۆ بڵێن بۆ بەریتانیا بۆ خوێنی ماستەر لە زانکۆی وێڵز لە جامعەی بەریتانیا بڵێن لە بواری فیلمسازیە لە بواری سینەما خوێنم. طبعا لەبەرەوەی کە ئەو کاتێک کە مناڵ بووم ئەوە نیە شانۆ زیاتر سینەمان نەبوو بەڕاستی سینەمای کوردی زۆر ینی بوارێکی کەم بوو بەم شێوەی ئێستا بەرفراوان و ئاشکرا نەبوو. شانۆ زیاتر بڵاوتر بوو زیاتر خەڵک زیاتر پێی ئاشنا بوو کاریگەری زیاتر بوو بەسەر بینەرانە بەسەر کۆمەڵگایە. بەڵام ماستەرەکەم لە بواری فیلمسازی بوو لەبەرەوەی هەستم کرد سینەما
چۆنەڵێیت بەر بڵاوترێکە وەک لە شانۆ وەکەزانی شانۆ ینی نخبەیە بۆ نخبەیە بینەرێکی تایبەتی خۆی هەیە بەڵام سینەما لە هەموو زەمان کات و شوێنێکە هەر ینی ئەتوانێت زیاتر بڵاو ببێتەوە زیاتر بناسرێت. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. مامۆستاگیان ئەزمونێکی درو درێژ لەسەر تەختەی شانەوە بۆ شاشەی تیڤی و بۆ پێشکەشکاری و تا دەگاتە سیناریستی و دەرهێنان و سینەما و مامۆستای زانکۆ لە هونەری حوتەمە. لە هەموو ئەم کارانەوە لە زۆرترین ئەزمونی ئەم کارانە کە وەرگرتووە کوام کاریان بۆ بەڕێستان چالەنجێکی گەورە بوو بەڵام سەرکەوتنیشی بەدەستهێنا. لە ڕاستیان خوێندنی دکتۆرە لە وڵاتێکی کە وڵاتی خۆت نییە بە زمانێک کە زمانی خۆت نییە قورسێکی زۆ گەورەیە ئەمەخانیانی و بە تایبەتیش لەو بواری کە من هەڵم بژارد و لەو دنیایی کە منویستم تیای بنووسم چونکە هەم بابەتەکەی کە هەڵ بژاردووە هەم چەمکەکەی کە ئیشی لەسەرەکەم کە چەمکی جینۆسایدی کووردە بابەتێکە هیچ جۆرە سەرچاوەیەکی دەربارە نیە بە زمانی ئینگلیزی تۆ قسە لەسەر سینەمایەکەکەی کە بەڕاستیە بوونێکی ئەو تۆ ئەکتیڤی نییە و هیچ جۆرە نووسین و شتێک دەربارەی ئەو شتێکە تۆ تێبێکی بە زمانی ئینگلیزی نییە چالەنجێکی زۆر قورس و یەک جۆرێک بوو لە ئەو شتانەی کە با بڵێم ئەبوو بیکەم و بەناچاریش کردم لەبەرەوەی کە خەیاڵم لای ئەو بوو نەوەیەک هەیە چاوەڕوانی ئەوە کە بەم هونەرە ئاشنان بێ ئەی ئەرکی کەسێکی وەکو من چیەگەر هەلێکی وان بۆ هەڵکەوت و نەیقۆسمەوە لە ڕاستیە ئەوەی کە زۆ پاڵی پێوە نامکەم ئیشە بکەم بێجگە لەو هێز و توانایی کە پشتیوانێکی گەورە هەموو بوو هەم لەلایەن خێزانێکی خۆمەوە هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن هەندێک لە ئەو هاوڕێیانەی کە ئەیانویست من بگەم بەم شوێنە مامۆستایەکە بوو لە زانکۆیەک کە لە زانکۆیەک سێز خاتوونێکە بە نەژاد هندیە ڕۆژێک لە گفتوگۆیەکی تەلەفۆنیمانە قسەم لەسەرەوە کرد کە ینی ئەم سینەمای ئێمە هیچ شتێکی دەربارە نییە یان من چی بکەم چۆن لەگەڵەمەیان مامەڵە بکەم ئەو خاتوونە خستمێ بەردەمی جۆرێک لە چالنج جۆرێک لە ئاڵنگاریی قورس پێوتم ئەی کێبیکە یعنی ئێوە ئەرکی تۆ نییە سینەمای نەتەوەکەت کێشەی نەتەوەکەت ئەو شتانە بە دنیا بناسێن ئەی چاوەڕێی چی چاوەڕێیەکەی دەستێک و قودرەتێکی خوای لە خۆی بێتۆم شتانە بکە ئەوە ئەرکی ئێوە نییە وەکو بەشێک لە ڕۆشنبیری ئەو وڵاتە وەکو بەشێک لە هونەرمەندی کورد لە نووسەری کورد ئەوە بەڕاستی پاڵپێوانێکی گەورە بوو بۆ من و لە هەموو ئەرکەکانیش قورست بەڕاستی ئەوە بوو سوپاس بۆ خوا جێبەجێم کرد و کۆتاییشی هات هەر سەرکەوتوو مامۆستاگیان. سارا خان هیچ کات مامۆستا دڵشاد جێی هێشتووی؟ 4 ساڵ جێی هێشتم 4 ساڵ من بەتەنها بووم لێرە لە وڵاتی بەریتانیا لەبەرەوەی کە ئیتر ئەو کاتی کە ئەو دکتۆرەکەی تەواو کرد ئەوە بگەڕایەتەوە بۆ کوردستان بۆ ئەوەی کە لەوێ دەست بەکار بێ ئیتر ئەوە بوو ئێمە 4 ساڵ بەجێی هێشتم 4 ساڵ من تەنها بووم لەگەڵ هەر سەرکەوتوو بێ خوا لە یەکتان نەکە ئینشاڵڵا. ئەوەشە بێ جاری وایە بەڕاستی من بەڕای من ئەڵێم ئەوانەی ئەو دەنگە مرواریە جوانانەی کە لە غوربەتە هەوڵەدەن بڕوانامەیەک بەدەستێنن بەڕاستی لە نیشتیمانە پێویستمان پێێتی ئەو ئەرکە قورسەی مامۆستا دڵشادیش بەڕاستی ئەرکێکی پیرۆزە هیوای لەش ساغی تەمەندرێژی بۆ خوازین بەردەوام بن ئینشاڵڵا. باشە سارا خان بۆ ماوەیەکی زۆرە من هەست دەکەم هیچ کار و چالاکیەکرد نییە بێگومان تکایە غەریبی مەکە بە بیان و لەبەرێ هەمومان لە غوربەتین و واجبی سەرشانمانە ئەگەر دەرگا داخراو بێ پەنجەرەیەکی لێ بکەینەوە بتوانین بەردەوامی بەشیان بدەین. ڕاستە لە ڕاستیە من وەکو پێشتر پرسیاری ئەو لێ کردم من 4 ساڵ بەتەنها بووم لە وڵاتی غەریبی لێرە کە ئاسان نەبوو بتوانم بەردەوامی چالاکی هونەری کاری زۆر نشوە شتمان لەگەڵ دڵشادا بڵێن سیناریۆمان ئەنووسی بە بەشداری هەردووکمان طبعا من بیرۆکەم ئەیە ئەگەشت ئەنووسی ئیشی تیاکەینەوە بەڵام نەئەکرا
زەحمەت بوو لەبەرەوەی ئەو کاتێک ئەو لێرە بوو زۆر سەرقاڵ بوو خوێندنی دکتۆراکەی پاش ئەوە ئیتر کە گەڕای ئەوە من تەنها بوو و مسئولێتی دوو مناڵ بەسەر منە بەڕاستی ئەوە ئیشی کەشم کردە لە هەمان کاتا بۆ بژێوی ژیانی بۆ ئەوەی توانێت خۆت بزانی هونەر شتێک نییە تۆ بێت تەواو متەفەرغ بی بینی ترێ نەبێ خەمی ترێ نەبێ بەڕاستی خەمی مناڵەکانی ساعت چەند نەگەڕێنەوە بڕێ چی بەدوایانە یان هێنی بیان بێ ئەمانەی تر ڕۆژگار و ژیان و ئەوە بردنی بەڕاستی بردنی ئیتر بە ئاستێکی کرد ڕۆتینی ژیانە دەبێ بەردەوام بین لەبەرەوەی لە تەک ئەو هەموو سەرقاڵیە کە تۆ هونەرمەندی یاخود چالاکوانی نووسری یاخود هەچ کەسێکی ئەبێ دایکاتی ئەرکی دایکاتیمان بیر نەچێ بەڕاستی بەڵام پێم وابێ ئێستش دیسانە و هەر زۆر سەرقاڵی گلەی گرێ مامۆسەڵشاد مەکە خۆتا لە ماڵەوەی و خوا لە یەکتان نەکاو بەڵام سەرقاڵی پێم وابێ دیسانەوە کارێکی تری ئەوە چیە با بزانین لە ڕاستیە کاری هونەری ماوەیەک لەو پێش بزمان ئیشێکی هونەری بکەین ئەو بووتر ئەم وەزعی پەندەمیک و کۆرۆنا و بەزم ڕزم و لۆکداونە هاتە ئاراوە وەستانمان باشە اینجا ئێستا ئەو ئیشەمان گۆڕێ بە ئیشێکی تر بیرۆکەی دیکە هاتەوە بە خەیاڵمانە کە دیکەین بەس دیسانەوە یعنی دەستەکەم سەختە لێرە شتێکم زۆر شت هەیە بۆت نایەت بەدەستەوە بە ئاسانی کەوابێ مامۆسەڵشاد بڵ ئەتوانین بڵێن چێژی کارکردن لێرە بە چێشترە بڵێن کاری هونەری لە غوربەت بە چێشترە یاخود لە نیشتیمان بەڕاستی هەموو شتێک لە نیشتیمان چێژی جیاوازەوە لەبەرەوەی کە دەبێت ڕۆحیەتی ئیشکردن جۆرێک لە تۆمارکردنی نەمریە جۆرێک لە تۆمارکردن سەروەریەکە بۆ خۆت و بۆ خۆکەشتەکەیشی لەگەڵاکەن بەڵام لێرە بۆ خۆت ئیشت کردووە لە نێوەندی هونەری بریتانیایە ئیشێرە ئیشێکی پرۆفێشناڵە یعنی خەڵک ئەوەندە خولیای ئەوەی هەیە وەکو پیشە تەماشای بەرهەمەکاکات بۆ خۆی کە ئیشێک جێبەجێ کات و لە بەرامبەری وایە پارەیەک وەرەگرێت ئەو جۆرە لە کوردستان نییە لە کوردستان خەڵک خولیا و حەز و ئارەزوو و سەلماندنی خۆی و ئیشکردن لە پێناوی مەبەست و پرسێکی تایبەتیە پاڵی پێوەنە زیاتر ئیش بکات بەڵام لە ڕاستی لە قسەکانیان سارا بۆ ئەبزەم لە پرسیارەکەی پێشووی توە ئەوەی بیر چوو کە پێت بڵێ ئەو ئێستا بۆ ناتوانێت ئیش سەرقاڵی خوێندنە پرسیارەکەی تۆ بۆ ئەوەیە کە لێی پرسی لە ئێستا خەریکی چیت ئەم خۆی سەرقاڵی خوێندنە بەڵام بیری چووە پێ بڵێ نزیکەی 6 مانگە دەستی کرۆ بە خوێندن لە بواری بریتێ مەیکاپ خوێندن بنیاتێکی ئەکادیمی جیاوازە و پسپۆڕێکی دەگمەنە لە ڕاستیە لە وڵاتی ئەمەیان بۆیە سەرقاڵی ئەوەیە هێشتا ناویشێتی پێما بێ 6 مانگی تریشی خوێندن ماوە ئەنجاو کاتە ئەتوانێت دبلۆماتی پسپۆڕی تایبەت بە بواری میدیا مەیکاپ یانی دروستکردنی ئیفێکتەکانی بۆ سینەمایە وەنا بۆ سینەما بۆ تەلەڤیزیۆنی ڕاستیە سینەما لە ڕاستیە لە هەمان کاتا من خوێنێکی کەشم هەبوو کە ئەوە زیاتر کاتی بردبووم لەبەرەوەی زۆر قورستر بوو ئەویش کە چەند ساڵە من لێرە ئیشی تەرجەمە ئەەکەم دیپلۆمای تەرجەمە بخوێن ئینتەرپریتینگ دیپلۆما کە لیڤڵێکی قورس بوو و ئیشی زۆر ئەویست کاتی زۆر ئەویست ئەوە کاتی زۆری لێ بردم ئێستا ئەوە بەس کورسی مەیکەپەکەم هێشتا هەر بەردەوامە بەس من وەڵامی پرسیارەکەتم مایەوە کە بۆ کاری هونەری و نەکردووە ئەوە ڕێگرەکان بوون بەڕاستی کە من لێرە تەنها بوو مەسئولیەتی ئەو نیە دوو مناڵ و دایکایەتی و ئیتر خۆت دەزانی ژیانی تر لەش ساخ بێ وایە لەش ساخ بێ گرنگەوەیە بەرهەمێکت هەبووە ئەوە تا زیاتر لە بڕوانامەیەکت بەدەستێناوە بەردەوام سەرقاڵی ئەوەش بۆ خۆی کارە ئەوەش بۆ خۆی چالاکیە گرنگەوەیە لە نەبڕاوی لە کارەکە هەر سەرکەوتوبی ئەگەر ساراخان بۆ نمونە بڵێن مامۆسای تەمسیل نەبووە چونکە من بەڕێسانم لە سلێمانی واناسیەوە مامۆسای تەمسیل بوون لە پەیمانگەی هونەرە جوانەکان ئەگەر مامۆستا نەبوونە چیترە بووی ساراخان ئەگەر مامۆستا نەبوومایە لە بواری هونەرا ئیشم نەکردا اختصاصەکەم هونەر نەبووایە بەڵێ بزنسا ڕۆشتم هەر سەرکەوتوبی لە بزنس مومەنی جەچی بە هیوای سەرکەوتن بزنسە بەڕاستی و زۆر خۆمی تیادینمەوە لەبەرەوە بتەکید
ئیشی بزنس قەیچێکە بوونە کۆمپانیای دانێ مامەسەڵ شاد بە ئەو کۆمپانیای دانێ سەرۆکاتی بکە ئێمەش کاری هوەری بۆ پەیداکەین بۆ ئومێدەین کوردیش بتوانێت لە ئایندەیە بتوانێت کارەکانی بەڕاستی چ فیلم بێ چ شانۆ بێ چ سینەما بێ هەر کارێک لەو کارانە بتوانین وەکو لە تەک کارە هوەرێکەیە بە بازرگانی بکرێ بەڕاستی ئێمە ئەوتا لە وڵاتانین هیچ شتێ بێ بەرامبەر ناکرێت بە هیوای سەرکەوتن. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. مامۆستا دڵشاد بەڕێستان بێگومان کۆڵێک بڕوانامەی باوا بڵێن کوردیڵە کۆڵێ بڕوانامەی چاک و باشتان هەیە ئەزمونێکی زۆر باشتان هەیە لە بوارەکەیە وەکو کەسێکی بە ئەزمون ئەو تەکنیک و چۆنەڵێ ئەو تەکنیک و جیاکاریانە چیەکە لە کاتی کارکردنە نیشانی بەرامبەرەکەتیە دەی کە بەڕێستان ئەکادیمیترن بەڕێستان چۆنەڵی زاناترن ڕاستیە جیاوازێک نێوان ئیشی پرۆفێشناڵ و ئیشی ئەکادیمی ئەوەش جیاوازێکتر لێوان ئیشی ناپرۆفێشناڵ و ناکادیمی لەگەڵ دوانترە جیاوازەکە لەویایە ڕەنگە تۆ بەنا ئەکادیمی بوون بەنا پرۆفێشناڵ بوون بتوانی بۆ جارێک بەڕێکە و ئیشێکی جوان بکرد یا بۆ بڵێن لەناو فیلمێکی کورتا دووسێ گرتەی جوان و ئەوەت هەبێت بەڵام ئەوانەی کە تۆ کردوتە مانایەک بەرهەم نایەنێ کە لە کۆنتێکستەکەیان لە کۆبوونیادی ئیشکردنەکە داوا دەرکەوێت کە تۆ بەمەبەست ئەم ئیشان هاتووی چونکە بۆچی لەبەرەوەی کە بەڕێکەوت دروست دەبێت بەڵام خەڵکی ئەکادیمی و خەڵکی پرۆفێشناڵ پێشەوەی کە دەست بکات بۆ ئیشانە پلانێکی وردی داڕشتۆ بۆ ئەوەی کە گرتەیەک بە دوای گرتەیەک بۆ من لە فیلمە یا لە میوزیکا بۆ من لە تۆنێک بە دوای تۆنێکا پەیژەیەک بە دوای پەیژێکا پێیان جۆرە هارمۆنیەکی تایبەت دروست بکەن ئەو هارمۆنیە مانایەک بەرهەمەهێنێ یعنی کەچێتە ناو کۆنتێکستێکەوە توێتە ناو سیاقێکەوە مانایەک بەرهەمەهێنێت و توانین لە بەرهەمێکی تریش و لەدانەی تریش و لەدانێکی تریشا دووبارەی بکەیتەوە بەڵام خەڵکی نائەکادیمی و خەڵکی ناپرۆفێشناڵ ناتوانێت بەردەوامی با بۆ ستایلی ئیشکردنە بۆ بوونیادەی کە لە فیلمێکا دای ڕشتووە یا لە گۆرانیەکا دای ڕشتووە یاخود تەنانەت لە نووسینێکشا دای ڕشتووە ئەو کەسێک کە قودرەت و بەرەی نووسینی بەڕێکەوت بۆ دروستە بێت ناتوانێت بەردەوامی با چونکە ئەو لە دایکبووی ساتێکی دیاریکراوە لە دایکبووی ئەزمون و کەڵەکە بوو باخرە و هەموو شتانی تر مەرجە ئەوانەی کە خاوەنی بڕوانامەن بۆ نمونێسە بەڕێستان بڕوانامەت هەیە لە فیلم سازیا بڵێن مەرجە هەرە بێ کۆمەڵێ فیلمت هەبێ ئەنجا خەڵک چۆنەڵی ئیتر بڵێن مامۆستا دڵشاد فیلم سازە یاخود لەبەری ئەکادیمیت بەڕێستان خوێنکار بەرهەمێنن یعنی چۆنەڵی خوێنکار پەروەردەکەن ڕاستی هەردوو بوارەکەی ڕاستە یعنی بەشی ئەوەی کە مافی خۆتە یاخود پێویستە هەندێک ئیشی پراکتیک بکەیت بۆ ئەوەی کە وەکو نمونە بەکاری بێنیتەوە لە بەدەن خوێندکارەکانیشتا و پیشانیان بێت تۆش چۆن بیرەکەیت بۆ تۆش چۆن ئیشەکەیت لانی دووەمیشیان ئەوە شەیە کاتوانی بەس لە چوارچێوە خەڵکی ئەکادیمیان بێنیتەوە بە تایبەتی بواری تیۆری نەزەریاتی فیلم لە کوردستانە نیمانە کەسیش ئیشی جیانەکە بە تایبەتی تیۆری و نووسینی ئەکادیمی لەو بوارەیە تەنیا ئەو بابەتانەیە کە نووسیومە ئێستا سێ توێژینەوە بڵاو بۆتەوە لە سێ بۆ باری زانکۆکانی کوردستانە بۆیە بەشی خۆشی سەرقاڵی ئەو خەڵکی ئەکادیمی بەشێکی زۆری توانێت سەرقاڵی لانی تیۆری بێ کە پێویستمان پێێتی ئەوەشیان ڕاستە کاتوانێت بە هەموو ئیشی پراکتیکی شێ بێ بۆی لە کاتی نانەوەی خوێندکارەکانی بتوانێت ئیشەکانی خۆیان شان بادیابێنیتەوە ئەوی تریشیان ینی بەشێکی تریشی ئەم ئیشکردنەیە مە ئیشکردنی نووسینی سیناگوی فیلمە و توانستی نووسینەکە ئەگەر مامۆستا خۆی نووسەر بێ توانێت زۆر بە باشی کۆمەکی خوێندکارەکانی خۆی بکانە نووسینە لە بەتایبەتی لە سینە بەڵێ هەموو هەردوو بوارەکە پێک و تیۆری پراکتیکەکە لە شانبەشانی بن مامۆستایەکی سەرکەوتووت بەڵام آخر لەوەی بەڕێستانە مەبەستمۆی ئەگەر خوێنکار پەروەردە بکەی هێشتا پێت ئەڵێن سینەماکار یاخود پێت ئەڵێن کەسێکی تۆ کەسێکی ئەکادیمی و سەرقاڵی پێگانی خوێندکاری بەڵام فیلم سازە و کەسێک کە فیلم سەکەڵ مەرجی ژنی ئەکادیمی بۆ گەورەترین دەهێنەکانی هەڵکی ئەکادیمی و خەڵکێکن بەڵام پرۆسەی قاڵی و ئەسمونێکی زۆر زۆر هاتێن و توانیان فیلم زۆر باشش دروست
باشە لەبەرەوەی ئەزمونێکی بەڕێسان ئەزمونێکی زۆرتان هەیە لە نووسینی دەق و سیناریۆ و زۆرێک لە خاوەنی چەند کتێبی پێم وابێت زیاتر لە 4 کتێب یان تەواومت بەڵێ باشە بۆ نمونە ئەگەر تا چەند لای مامۆستا دڵشاد قبوڵە ئەگەر یەکێک لە دەقەکانی سەرشانۆ یەکێک لە ئەکتەرەکانە لە جارێ زیاتر لە حیواری خۆت بڵێن بچێتە دەرەوە ڕاستە خۆی زۆر ناخۆشە لەبەرەوەی کە نووسینی دیالۆگ لە ناو دەقیشانۆیە بەرپرسیارەتیە جۆرێک لە مەسئولیت یان تۆ بەبێ بە مەسئولیتەوە بنووسیە بێ ئەو مانایی کە لە ناو دەقەیە جێگات کردوێتەوە لە کۆنتێکستەکە لە سیاقی ئیشکردنەکەت نەچێتە دەرەوە بەڵام من بینیومە یا ئەدایەکی زۆر خراپی دیالۆگەکەی کردووە یاخود بەمەبەست دەی چۆتە دەرەوە بۆی کە بیسەرمێنێکە ئەو توانای دەربڕینیدا توانای نووسینەکە زیاترە قورسە و هەست بە جۆرێک لە غەدر لێکردنەکە یان دۆستەکەی دەستکاری شتێکەکەن کە زۆر لای تۆ عەزیز و خۆشەویستە بەڵام چیش ئەەکەی یانی ناچاری تەماشا بکەیت و کە دوای ئازا ئەڕوات ئەخر بەس مامۆستایان من هیچی تر ناکرێت من یەکێک لە بێگومان لەبەرەوەی ئێمە پێشتر باگراوندمان چۆنەڵی تەلەڤیزیۆنەکان عەرەبی بوون یەکێک لەو مەسرحیانەی کە ڕێوسکینە یەکێک لە چاوپێکەوتنەکانی هونەرمەندەکانم بینی ئەیوو زۆر ئیرتیجالیشتمان زۆر یعنی ئادەکردە سەر حیوارەکان ڕۆژی وا بوو ئەو حیوارەیەکەم ڕۆژە موسێم ڕۆژ نەمەوتەوە پێم وابێ ئەوان بەلاشیان و ئێستا بەلایەنەوە زۆر ئاساییە و بە شتێکی زۆر گەورەی دانن بەڵام نازەم وا لای بەڕێستان بە تایبەتی لای بەڕێستان وایە کە وا هەستەکەن ئەگەر لە دەق بچیتە دەرەوە چۆنەڵی قبوڵ نییە یاخود یا هەموو کەسێ بەلایە وایە ڕاستیان نووسەر ئەوی پێ قبوڵ نییە بەڵام مەسەلا ئەو شامانی کە بەڕێستان باسێکەکەن ڕایسکینە یا هەندێک شتێکەوەە ئەچن جۆرێک لە قاڵی شانوی میدیەوە ئەوانە مەسرحیاتی شعبین لەبەرەوە هەم ئاکسنتی قسەکردنەکەشیان دیالۆگەکانیان دیالۆگێک نییە کە نووسەرێک زۆر خۆی پێومان بوو کردبێت و داڕشتێکی ئەدەبی بۆ کردبێت دیالۆگی قسەکردنی ڕۆژانەی ئاساییە لەبەرەوە دەستکاریەکەن شتی تێکەڵاوەکەن شتی بۆێنن لە وڵاتێکی وەکو مەسرا بۆ نمونە و ئەکتەرە زۆر پرۆفێشناڵانەی وەکو لە ڕایسکینە دەرەکەوە یاخود ئەکتەر هونەرمەندی چۆکو عادلیمان دەستکراوەیە لەوەی کە دەستکاری دیالۆگکە لەبەرەوەی کە دنیاکەی ئەو دنیای کۆمیدیا دنیاکی کۆمیدیای ڕەشە لە ڕاستی هەندێک ڕەخنەی سیاسی و کۆمەڵایەتی و ئەو شتاناگرێت لە ڕێگەشتانەوە بۆی بواریان زیاترە بەڵام دەقەکانی کە منەی نووسم زیاتر داڕشتەی ئەدەبینیانی بە زمانێکی تۆزێک قورسی نووسم لەبەرەوە هەموو دەرچوونێک لەو زمانی نووسینەی کە من پێ نووسیوە یەکسەر دەرەکەوێت بە نمایشەوە وەکو پەڵەیەک وایە بە جلێکی پاکەوە لەبەرەوە بە ئاسانی ئەبینرێکەوە ئەوە قسەی من نییە ئەوە نووسینی من نییە ئەوە وشەی من نییە چکە زمانەکە جیاوازە بۆیە بەڵام لە ڕایسکینەیە لە بەرهەمانێکدا لەبەرەوەی بە یەک زمانی ئاستی میلیە نووسێن کێشەیە زیادکردن لابردنی دیالۆگ ڕەنەبینەر هەستیشی پێەکان نووسەرەکە خۆی زانێت کەوابێ ئەتوانین بڵێن لە دەقلادان چونە دەرەوەی دەق لە کۆمیدیایە ئاساییە بەڵام لە جدیا تاو بڵێن لە هەنێ دەقی نووسینی تر قبوڵ نی سپاس بۆ ڕوونکردنەوەکە مامۆستایان لەبەرەوەی بەڕێستان مامۆستای زانکۆن بۆ سینەما هونەری حوتەم من وەکو مامۆستایەگە پرسم یان خود وەکو بینەرێکی کورد ئەپرسم جۆرێک کۆمەڵێ جۆری جانرامان هەیە لە سینەمایە بڵێن ئێستا بەڕای بەڕێستان بە تایبەتی بۆ کورد چ جۆرە جانرایەک بڵێن ئەوان بڵێن ژانرایەک باوە یاخود ئەتوانین کورد خۆی تا ببینێتەوە و بتوانێت باشترین فیلمی تیا بەرهەم بێنێ بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەوەندەمان بەرهەمی سینەمایی نیە تاکو بڵێن ئێمە لە زۆر ژۆنڕایە ئیشمان کردووە ینی لە ژانری جیاوازە کارمان کردووە بەرهەمەکانی سینەمایی ئێمە بەرهەمێکی زۆر کە من ئەتوانین بە پەنجەکانی دەستێک یا دەستبیان ژمێرین بە تایبەتی ئەگەر بەرهەمەکانی کوردانی بەڵێ وەکو باشوور قساکەم لە ڕاستیە باشوور ئەو بەرهەمە زۆرەی نییە لە ڕاستیە لە ڕۆژهەڵات مەسەلەن کارکتەری گەورەتر و دیاتری وەکو بەهمانی قوبادیان هەیە لە باکووری هەڵمەزگۆنایەکەی کە ناتوانین قسە لەسەرەوە بکەین کە پیاوە چیەکە و ئێستاش خەڵکی تریان بۆ پیا بەوان مەسەلەن خەڵک وەکو کازم ئۆزیان بۆ پیا بووە و خەڵکی تریان هەیە کە ئیشەکەن لەو بارە لای ئێمەش لە ڕاستیان دێک ناوی درەوشاوە هەم سەرقاڵی ئیشکردنن و خۆیان
خەریک کردو بە دروستکردنی ژانری جیاوازی فیلمە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە ینی بەڕای من پێویستە ئەوەیە کە مەرج نییە لە تەنیا یەک ژانری تایبەتی سینەمای یاریش بکەیت پێویستمان بۆیە ژانری جیاواز تاقیکەن تەنانەت من ئەم ئەزمموی کە تۆ باسیەکەی لەگەڵ خوێندکارەکانی خۆمە کەیسە لە قۆناغی چوارەمی پسپۆرتی سیناریوە خوێنن لە کۆلێجی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی سەرقاڵی ئەوم ژانری جیاوازیان پێ تاقیەکەم ینی لە نووسینە بۆ نمونە کۆمیدیامان نووسیوە هۆرەمان نووسیوە مەیستریمان نووسیوە مێژوویمان نووسیوە کۆمەڵایەتیمان نووسیوە ئەمانەمان هەمووی نووسیوە خەریکی نووسینی ئاکشنیشن بەڕاستی لەبەرەوەی کە ئێمە بتوانین لە ئایندەیە ئەم ژانر جیاوازانە تاقیب بکەینەوە بەڵام بۆ گەیاندنی دەمی ئێمە و پەیامی ئێمە پێویستیمان بە درامایە لە ڕاستیە پێویستیمان بۆی کە ژانری درامی زۆر بە باشی مامەڵی لەگەڵا بکەین بۆی کە بتوانین ئەو هەموو ئاریشە و خەموو و مەینەتیانی کە وەکو تاکی کوردی وەکو ئینسانی کورد بە درێژایی ئەو مێژوە بەسەرمان هاتووە بیگەینە دنیا و ڕەنگە خەڵک زۆر قسە بکا بڵێ زۆر ئیشکراوە لەسەر لە ڕاستە هیچ شتێک نەبۆ تراژیدیا جیاوازەکانی کورد کراوە نەتوانراوە بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵ بکرێت ئەو لە ناوخۆیە تۆ لە فیلمە لە تەلڤیزیۆنەکانشتی دۆکیومنتری و هەندێک جێڕانەوەی ناجۆر و خراپی بینیوە دەربارەی تراژیدیاکانی ئێمە بەڵام لە دەرەوەی کوردستان خەڵک زۆر کەم دەربارەی ئەمەش دەزانێت بۆیە پێویستیمان بەوەیە لە ڕێ ئەو ژانر درامیەوە پێش هەموو شتێک بتوانین خۆمان بەدنیا بناسین بەڕای مامۆستا دڵشاد تا چەند ساڵی تر دەتوانین کورد فیلمێکی سینەمایی مەسەڵەن بڵێن سایفای بڵێن خەیاڵی زانستیەکان یاخود ڕۆمانسی یاخود وەکو ئەم فیلمانەی تری دنیا بتوانین بەرهەم بێنین بەڕاستی ئێستا سەرقاڵە مێسە هەندێک گروپ و توانامان هەن کە سەرقاڵی بەرەمهێنانی فیلمەوە تا فیلمی ئاکشن بەرەماتوە لە کوردستان هەرچەندە بەداخەوە من فیلمەکەم نەبینیوە و فیلمی ڕۆمانسی پێشتر بەرەمهێنراوە لە کوردستانە بەڵام بۆ ساین فیکشن بۆ خەیاڵی زانستی پێویستی بە تەکنیکێکی زۆر بەرزاوە لە ڕاستیە تا ستۆدیۆ دروست نەبێت لە کوردستانە و ئەو توانستە تەکنیکیە باشە لە کوردستانە دروست نەبێت زەحمەتە ئەوەی گرنگە و ئێمە هەمانە لە ئێستاە توانە مرۆییەکەیە لە ڕاستیە کۆمەڵێک گەنج هەن پێگەیشتون دروست بن چ لە ناو ئەکادیمیای هونەرە جوانەکانی چ ناو کۆلێجی هونەرە جوانەکان چ لە دەوێی کۆلێجی هونەرە جوانەکانیش هەندێک گەنجی بەتوانە هەن کە لە بواری تەکنیکە وردە وا پێ ئەگەن کە ئیتر پێویستیمان بە دەرەوەی کوردستان نابێت بۆ سپۆڕی تەکنیکی توانە مرۆییەکە هەیە بەڵام پێویستی بە ئامێرەکان و بە تەکنیک و بە ستۆدیۆ و بە پارە و بۆ شتانەیە کۆمەچی ئەو گەنجانە بکە بتوانن ئەو ئاست و توانای کە هیانە لە ڕاستیە پێشکەشی هەم سینەماکەی کوردی بکەن و هەم لە ڕێەوەی شۆ بە دنیا بناسرێنن باشە مامۆستایان ئێمەی کورد بابە جەماعی قسە بکەین یاخود با بڵێن هەنێکمان تەنها ئەو ستافی پشتی کامێرەی فیلمێکی سینەمایی بڵێن ئەکتەر و دەرهێنەرە ئەناسین باوا بڵێن ئەتوانی بەڕێستان زیاد لە بڵێن نزیکەی دا ستافی کاست و کروی پشتی کامێرای سینەمامان بۆ بشمێری زۆرن لە ڕاستیە دەنین بیستن سینین چلن زۆرن خەڵکێکی زۆر لە پشتی ئەوە ئیشەکەن بەڵێ بۆ نمونەیەکێک لەوانە دیۆپیە کە دایرکتۆر و فۆتۆگراف یا لای منای ناو بەڕێوەبەری وێنەگرتن چکە لە عەربیەوە تەرجەمەیەکەن عەرب ناوی ناو مۆدیر تەسویر ئەو کابرایە بەرپرسیارە لە وێنە و لە کواڵتی وێنە لە جوانی وێنە پێشکەشتێکە ئەوە لە پشتی کامێرەمانەکەەوە و لەگەڵ دەرهێنەرەکە پێشتر ڕێکەوتۆ لە سەرۆی کەچیمان پێشکەشکە یەکێکی تر لەو ستافە زۆر گرنگانە پرۆدیوسەرە ئەتوانێم هەموو خەڵکە بێنێت سەرم لۆکیشنە و ئەو پەیوەندیە لێنەوەیانە دروست کات دوای ئەو پرۆداکشن مانیجەرە ئەو کەسێک کە لە سەر ستێت خەریکی لە ڕێخستنی هەموو کارەکانی ترە ئەمجا ئەسیستانتەکانن یعنی دوو کەسمان هەن یا سێ کەسمان هەن کە یاریدەری دەرهێنەرن ئەمانە هەموو ئیشەکان ڕێگەخەن ینی دەرهێنەر کەمترین ڕاستی ئەرچی لەسەر شانە لە لۆکیشنە و لەسەر سێت و بەس لای ئێمە لەبەری کە دەرهێنەر خاوەنی ڤیژنە خاوەنی ڕوئیەکەیە و خاوەنی دیدەکەیە بۆیە ناو گەورەکە نابێ ئەوە جینا ئەوەی بواری تەکنیکیا ئیشەکەن گافەرمان هەیە لایت دیزاینەرمان هەیە و یەکێک لەو کەسانی کە زۆر گرنگە لە ڕاستیە لەو شوێنەیە هەیە کەسێکە ئیشێکەکە بەناوی کۆنتینیوتی کە لە لای ئێمە ڕاکوار بەکارێنین کە وشە فەڕەنسیەکەیە ئەو کەسێکی خەریکی کۆنتینیوتیە ئەوەت بۆ ڕاست دەکاتەوە تۆ لە گرتەی پێشووترە یا لە تەکی پێشووترا چۆنی جوڵاوێتەوە بۆی کە لە تێکی دووهەمە هەڵەنەکەی ئەو بە کامێراکی فۆتۆگرافیە و بە شیتێکەوە کە لە بەردەستیاتی خەریکی نووسینەوەی جوڵەیە و وێنەی جوڵەکانیش بە فۆتۆگرێ بۆی کە پیشانت با پێشتر بۆ نمونە تۆ پەرداخێکت بەدەستەوە بووە پەرداخەکە دائنەی کە کاتەکرێت جاریش کاتوێ بچیتەوە ئەو دیمەنە هەندێک ئەکتەر لی تێکەچێت بەدەستی ڕاستی و بیا بەدەستی چەپێوە بووە دەرهێنەرەکە لی تێکەچێت لە بیرێکێتەوە ڕیکۆرد نەکراوە
ئەبێ بچنەوە بۆ لای چێ ئەبێ بچنەوە بۆ لای کۆنتینیوتی ئەو کەسەی کە ڕەنە زۆر کەس باخیشی پێنایە بەم زەلام بەڵام ئەوە ڕێکی خاپێتەڵێ نا بەت ئەوە تا فۆتۆکەی من بەدەستی ڕاستەوە بوو پەرداخی گریتەوە بەدەستی ڕاستەوە ئەمانە هەمووی شتن لە بواری ئەکادمیکە ینی لەو شوێنانی کە خوێندنی سینەمای تیا خەڵک پێی ینی فێری ئەم شتانە بێ کەسێکمانەیە کڵاپەرە ئەو کەسێک کە کڵاپەکە ئایا بە یەکتریا و ناوی گرتەکانە نووسێتەوە ئەو شیتێکشی لە بەردەسەردانە دانەگرتەکانی بۆ ئەوە کات بۆ تۆمارە کات و پێتەڵێ ئەمەیان ڕاستە و ئەمەیان هەڵەیە ینی ئەمە پێڵن ئەمەیان تەواوە ئەمان ئەکتیڤە ئەمان ئەکتیڤ نییە و ئەکتیڤانە لە دوای کاچێتەوە ناو مۆنتاژ ئەچیتە ناو پۆست پرۆداکشن لەوێ یاک دنیا خەڵکی تر هەیە طبعا ئەمە لەسەر سێت ساوند ڕیکۆردەری هەیە بووم ئۆپەرەیتەر هەیە کامێرا ئۆپەرەیتەر هەیە فۆکس پوڵەر هەیە زۆر زۆرن لە ڕاستی ینی ستافی وایە 50 کەسن ئەو هەموو ناشمێت ئەوانەی کە ئیشی دەن ئەکەن ئەوانەش ستاف خەڵکێکی زۆرن ینی ئەمە دوایچێتەوە ناو ستۆدیۆ لە پۆست پرۆداکشنە ساوند دیزاینەر ئیشەکە ینی ساوند ئیدیتەر ئیشەکە ئەنجا ئیدیتەری ڤیدیۆ ئیشەکە و لە دوای ئەوە ئەچێ بۆ کەڵە کۆڕەکشن یعنی یەکیشکە ئیشی لەسەرکاتەوە حتا وەکو دوا قۆناغ هەر خەڵکەویەتەوە ناو پرۆسەوە چێتەوە دەرەوە لەبەرەوە هەڵکێکی زۆر کە فیلمێک تەواو بێ لە سینەمایەکی دنیا سەریکە کە ناوەکانە ڕاتە سەرەوە ئەوەندە زۆرە بۆت ناژمێرن هەموو ئەمە ئیشەکە اینجا فیلمێک بەرهەمیە لەبەرەوە ئێمە پێویستیمان بە ئەمە طبعا دروستکردنی ئەمانە پێویستی پێ ئیمکانیاتێکی ئابووری بەهێز هەیە تۆ بتوانیت 50 کەس بەس لە پشتی کامێراوە ئیشت بۆ بکەن بۆیە فیلم بە باشی دروست نەپێدا ئێمە لەبەرەوەی کە باسی پارەیان لەگەڵاتی کە پێیان ئەڵێ بۆ دروستکردنی فیلمێک بۆ منم پێویستمان بە ملیۆنێک دۆلارە و ئازانێت دەرهێنەر و نووسەرەکەم پارەیە خەت کیشفانی خۆیەوە خیاڵی لایەوە 50 کەس ئەبێ بۆ ماوە 45 ڕۆژ لەسەر ئەو لۆکەیشنە ئیش بکەن ئەمە یەک کێشە سەرەکیەکەیە دەرهێنەر هەموو شتێکەکە لە لای خۆمان ئیشەکان زیاتر ئەکەوتۆت سەر دەرهێنەرەکە بەڵام ئەوەی کە ئێمە یعنی لێرە بەڕاستی تێبینیمان کرد لە ئەو کاتێککە لە زانکۆ ئەماخن هەرێکێ لەوانە لە DOP لە بڵێن ڕووناکی هەرێکەوە بێ بواری بیتێ ئیبداعی خۆی بکات ئیش خۆی بکە دەرهێنانی خۆی بکە ئەویش بەس لای خۆمان دەرهێنەر هەموو شتێک ئەترەبێت لە هەموو شتێک هیمکە بزانێ و هەموو شتێک مانج بکە کە ئەوە شتێکی یعنی من کارم لەگەڵ ئینگلیزا لێرە کردووە بێگومان تابلۆیکی جوڵاو بوو بڵێ من چۆنەڵی ستاربین بووم لە چۆنەڵی من وەکو نواندن وەکو گۆرانی و هەموو شتێک دەرهێنەرەکە بەس لەسەر کورسێ دانیشتی بوو مامەساڵشات بەس ئەرکەکەی ئەوە بۆی و ئاکشن هیچی تر باوەڕ بێ ئەوەی من بینیم ئەوەی من بینیم هەرەوە ئەرکەکەی پێشتەشی کردووە ئەو پێشتە لەگەڵ دیۆپیەکەیە لەگەڵ ساوند دیزاینەر ڕێکەوتووە لەسەرەوەی کە چی بکرێت بەڵێ ئەزانم ئەوە کە لێیا پێشکەشەکەی وێنە هاجیە بەس لەسەر ستیج لەسەر سێتەکە ئیشێکی وای نییە بەزە ئاکشنەی هەیە و لەگەڵ ڕێنمایی ئاکتەرەکانیش پێتەڵێ وا بجوڵەرەوە لێرەوە بۆ ئێوە بڕۆ ئەڵێ احساسەوا لێ بکە زیاتر خەریکی دایرکتینی ئاکتەرە ینی ئیشی ئەو لەگەڵ ئاکتەرە بۆ شتەکان چکە پێشتر ڕێکەوتووە لەسەر هەموو شتەکان تر بۆیە لێوە لە لۆکیشنە توی بینی کورسەی جیان بۆ داناوە هەر ئاکشنەوە ئاخر ناستافەکە زۆرن هەری کەسە و کارێگەکە ئەو کاتە بێگومان بە وەکو بەڕێستان فەرموتان بێگومان هەموو دایرێکشنی خۆی یاوە بە ستافەکەی کە کارەکانەکەن بەڵام لای خۆمانۆکو ساراخان فەرمووی دەرهێنەر هەچی کارە قورسەکانە لەسەر شانی دەرهێنەرە بەڕاستی هیواداری نەمە بتوانین هەموو کەسێ لە ئێمە سپێشەلایزی خۆی چۆنەڵی لە شتێکە کە ئەزمموی بڕوانامەی هەبوو لەوەیە بتوانین بۆ نمونە من ڕاکوارم لەم بە بۆنێ بەرنامەکەی بەڕێستان بەڕاستی لەسرم خوێندەوە حەزم کرد بزانم چییە ئەو کۆمەڵە ستافە بۆ نمونەڵێن جێشێکی گەورە لە دوای کامەرەیەکی سینەماوە یعنی فیلمێکی سینەماوە گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو ساراخان ئەلم کاتی ئێستاتا با بڵێن کە سەرقاڵی خوێندنی سەرقاڵی خاوەنی کۆمەڵێک بڕوانامەی لە هاوسەری دایکی دوو مناڵی لە غوربەتی چوزانم کۆڵێ ئەرک و خێزانیمان لەسەر شانە ئەتوانم پرسم چی دڵخۆشتەکە و چی غەمبارتەکە مەڵێ ڕۆشنەوەی مامزان دەشارێت زۆر شت لە ڕاستیە زۆر شت دڵخۆش مەکە و زۆر شتیش خەمبەر مەکە ئەوەی کە زیاتر دڵخۆشم ئەکات
بەتەکیید ئەوەیە کە منداڵەکانم ببینم لە خوێندنا بەردەوام بن، ئەوە یەکێکە لە هەرە دڵخۆشیە گەورەکانم. ئەم کەرەنتینەی ئێستا کەوای کردو دڵشاد لێرەوەیە شتێکێکە لە شتە ئیجابیەکان بۆ من، چونکە بۆ منی شتەکان ئاسانتر کردوێتەوە لە بواری ژیانە، ڕاکەڕاکم کەمتر بۆتەوە، مەسئولیاتەکان کەمتر بۆتەوە لەسەر شانم. ئەوە دڵخۆشم ئەکا مەسەلەن بۆ نمونە زۆر شتی تر دڵخۆشم ئەکا، چوزام یان بەسیترین شت بڵێم قاوەیەک، گوێگرتن لە مۆسیقایەک، سەیری فیلمێک، زۆر شتی بەسیت لە ژیانە دڵخۆشم ئەکا. ئەوەی کە خەمبارم ئەکات ئەویش دیسانەوە زۆر شتە بەتەکید، ئەکید زۆر شتە ئەویش هەنێ جار ئەترسید لە دەستدانی خۆشەویست یان ئازیزان و دەوروبەرانیان نەخۆشبوونی بڵێن کەسە ئازیزەکانی ژیانت، ئەوانە بەتەکید زۆر خەمبارم ئەکا و مەشغولیەتەکانەکە خەمبارە. هیوادارین کەس دڵمان نەشکێ بۆ ئازارە لە دەستدانی ئازیزان، وەلەو ئەمە هەمومانەی بینی بەڕاستی کۆرۆنا ئەمساڵ هەر زۆر ناخۆشی کرد، کەسی ئازیزمانی زۆر لە دەستدا. مامۆستاگیان ئەکرێ ئەگەر ئەزێت نەبێت یەکێک لە باشترین فیلمە سینەمایەکانی کوردمان بۆ باس بکەیت، ئیتر مەرجنیە باکوور بێ، باشوور بێ، ڕۆژهەڵات بێ، ڕۆژئاوا بێت. ڕاستە لەم ساڵانەی دواییە ناویشم بردە هێنەرێکی کورد دروست بووە بە ناوی کازم ئۆز. کازم کوڕێکی خەڵکی باکوورە، فیلمێکی دروست کردەوە بە ناوی زەڕ. ئەو فیلمە یەکێکە لە جوانترین ئەو فیلمانی کە تا ئێستا توانی بێتی بە شێوازێکی زۆر جوان و دروست گزارشت لە کوردبوون و لە شوناسی کوردبوون بکە بەبێ ئەوەی کە بچێتە ناو قوڵایی برینەوە بەڕاستە و خۆی. یەکێک لە سەرنجڕاکێشترین ئیشەکانی کە من لەم کۆتایی با بڵێن 2000 بینیم ئەوەیە کە ئەو فیلمەی کازم ئۆزەکە هەوڵەیە لە ڕێی میلۆدی گۆرانیەکەوە باسی گەورەترین کارەساتی جینۆسایدی کوردمان لە باکووری کوردستان کە کارەساتی دەرسیمە بۆ بکە. باس لە کوڕێکەکە کە لە ینی خێزانێکن لە ئەمریکاژی نەمکی یەتە ئەبێ و نەمکی نەخۆشە لە خەستەخانەیە، کوڕێکی لە مبالاتە و بەڵام ئەوەی مۆسیقا خوێنێ کوڕەکە و عاشقی ئەوەیە میوزیکە، شەوێک لە خەستەخانە بە دیار نەنچەوەی هێڵنەوە، نەنچی پێشبردننی گۆرانیەکەڵێ، گۆرانیەکە بە ناوی زەڕێ. ئیتر ئەو گۆرانیە بێ بە بەشێک لە ژیانیم کوڕا و وای لێکا بگەڕێتەوە بۆ کوردستان، بەرووی کە نەمکی لەوێ ئەمرێ گۆرانێکی بۆ تەواو ناکە، ئەگەڕێتەوە بۆی کە بتوانم بزانێ ئەم میلۆدیە ڕەسەنی ئەم میلۆدیە لەکوێوە هاتووە. ئەمجا تێگا کە ئەم بە نەژاد کووردە و نەمچی کورد بووە و یەکێک بووە لەو کەسانی کە لە کارەساتی دەرسیم ڕای کردووە و ئەم میلۆدیەشی ئەو کۆناغەیە لەو ڕۆژگارەوە لە ناخی نەمچیا ماوەتەوە کە بە زۆر شوناسەکەیان لێ سندۆتەوە لە شوناسی کوردبوونەوە بۆ ڕێگانە بۆ تورک و بە هەمان شێوە باوکی و دایکی و هەموو کەس و کارێک کرد. بەڵام بە شێوازێکی سینەمایی و تەکنیکێکی سینەمایی ئەوەندە جوان مامەڵی لەگەڵ کراوە لە ڕێی تڤەکە جێڕانەوەیکی ئەوەندە سەرنجڕاکێشە کە بەڕاستی جێگەی شانازیە، بەڕاستی ئیشی تریشی هەیە لە ڕاستیارە دەرێنە، ئیشی فیلمێک ترێ بە ناوی باهۆز، بەڵام بەلای منەوە فیلمی زەر یەکێک لە جوانترین ئەو فیلمانەیە کە لەم کۆتاییانە. Rüyamda çok küçük bir köydeyim. Bilmez olur ya. Yarmışlar dar berde, deri dürde, kemerde. Ne? Nere zare zara kebu aşka dile menele bu nahaşım. چێشتخانەی مروارەکانی غوربەت. سڵاو،
لە چێشخانەی بەرنامەی مرواریەکانی غوربەتەوە لە نەوزاتان لەگەڵە. مانگی ڕەمەزان لە هەمووان پیرۆز بێت بەخێر و خۆشی. ئەمڕۆ من شیرینیەکی فەڕەنسی ئەەکەم بە ناوی مەکرۆنەوە. هیوادارم بەدڵتان بێ. بەدەست پێ بکەین. بۆ ئەم مەکرۆنە مقدارەکانی کە پێویستە پێیەتی 175 غرام شەکری هاڕاو، 125 غرام بەیامی هاڕاو، 3 سپێنەی هێلکە و 75 غرام شەکر. من ئەمڕۆ دووقاتی ئەو مقدارانە ئەەکەم کەواتە 6 هێلکەم پێویستە. زەردێنەکە جیاکەرەوە. میکسەرەکە ئەبێ بخەیتە سەر ئاخیر سرعەت بۆیی کە زۆر سەریع بێت، بۆیی هەوا بخاتە هێلکەکەوە، وردە وردە کەف ئەکات. بەم شێوەیە بیبینن. هێلکەکە ئاوای لێیە، وردە وردە شەکرە زبرەکەی تێکە، وردە وردە ئیتر ئاوای لێت و ئاوا بڵین زۆر توم نییە و شلیش نییە. ئەگەر بڵین ئاوا سەرۆخواری کەیت هیچی ناکێتە خوارەوە. ئەمە شەکری هاڕا و بایەمی هاڕاوەکەیە تێکەڵم کردووە. بەم شێوەیە جوان 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 تێکەڵی کە ئەنجا وردە وردە ئەحینە ناو هێلکەکەوە، زۆر زۆر بە سووکی وردە وردە بەم شێوەیە تێکەڵیکەن وەکو چۆن قەویەکەیت، لەبەرەوەی ناتەوێ هێلکەکە هەواکەی نمێنێ و کەفەکەی نمێنێ، ئەگینا شل ئەبێتەوە. هەر بەم شێوەیە وردە وردە هەتا حەلە بێت. بۆ ئەم مەکرۆنانە تانیان خۆش بێت و ڕەنگیان جوان بێ ئەبێ ئەمانەی تێکین. ئەمانە ڕەنگی خواردنە و ئەمانەش تامن. ئەمە هی گێلاسە، ئەمە هی سێوە، ئەمە هی لیمۆیە. ئێتر بە پێی تامەکە ڕەنگەکانی تێکەڵەکەین. اینجا کە خستە قاڵبەکەنەوە بەم شێوەیە، یەک زەڕە ئاوە بێ بە سەرکەوانتەرەکە. ئاوە بەو شێوەیە هەرچی هەوا هەیە لە ناو مەکرۆنەکە یەتە دەرەوە، بە چیلکەیەکی دان بێ، بە شیشی گۆشت بێ. بەم شێوەیە یان تەقێنی بۆی کە جوان سەرەکەی ساف بێت. اینجا دای ئەنیت بۆ ئاوە 10 دقە چارەکێ کە ماوەی ئاوە بەجێو هێشت وەکو چۆن توێغێ دروست دەکات، توێکڵێ دروست دەکات کە ئاوها دەستی تێوە ئەی هیچ بەدەستەوە نانۆسیە. ئەو کاتە توانی بخیتە فڕنەکەەوە. لە قاتی خواری خوارەوە لەسەر ئاگرێکی کز داینێ ئەوتر چاوە لێ بێت. بۆ کرێمی ناوڕاستەکەی کەرەمان پێویستە شەکری هاڕاو. بۆ کولی 100 غرام کەرە 200 غرام شەکرمان پێویستە. کەلەکە بخەنە مکسەرەکەەوە و هەتا ئاوا نرم ئەبێتەوە و وردە وردە شەکرە هاڕاوەکە تێکە. و ئەم ڤانیلایەشی تێکەی خۆشترە، ئەبێ ڤانیلای تەڕی تێمەکەن لەبەرەوەی هون ئەبێتەوە و تەڕە بێت کرێمەکەی. بەم شێوەیە کرێمەکەی تێکەی بە ئارەزوی خۆتە چەنێکی تێکی ئایا زۆر یا کەم.
لە کۆتاییە شیرینەکە ئاوا دەرەچێت هیوادارم سوودتان لێ بینی بێت و ئێوەش تاقیکەنەوە. بۆ داواکردنی کێک و شیرینی ئەتوانن لە ڕێی پیجی ئینستاگرامەکەمەوە پەیوەندیم پێوە بکەن بە ناوی lanas.cakes. زۆر سپاستان دەکەم. خواحافیز. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون. لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. بەرنامەیەمان تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان کێ نووسەری پیسکەی تەڕپیرە. بە قوربان تۆ ناتوانانی ئەو شتانە لە من بکێشیتەوە. منیش ناتوانم پێ بڵێمەوە لە نووسینی مامسەڵ دڵشادە کێ دەرهێنانی بۆ کردووە. پارێزەرێک دەکرێت و شایلۆکەڵێڵێ بۆ تێ و پارچە گۆشتە بە بڕی تابعی پرسیارەکەم بۆ ڕمچکەلۆچێ من زەرمەند هەم دڵخۆش بێ هەم لە هەمان کاتا غەمباریش بێ. بەڵام ئەترسم زوڵمت لێ بکەم مامۆساییان. بزانم ئێ باش ئێوە هیچمان نەوتووە. بزانم تا چەند بیستە کێ و توێتی پچکۆلەی بە سلۆمۆشن بۆ نمونە دایکێک لەگەڵ مناڵێکە ئەپەڕێتەوە لە جادێک ئەو سەرۆکە جیهانی کێ بووە کە لە ئیمتیحانە ترسا بە تایبەت لەو سۆڵۆیە بەڕاستی هەستمە کرد خەڵک قاعەکە هەمووی کشومات. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون. لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.